زانيانو تخوا زانيانو شاليوانو زلفان شريانو خاملي ليزا نمجا خطاي كاميانو خاملي ليزا نمجا خطاي كاميانو إلى خيلي ولا إلى ذامي ولا ضلاك ميلتي زارو وشاشامي ولا ضلاك ميلتي زاري وشاشامي ولا قضاء دمهم جانو نمامينو مريض الفرد راجع تاكو دوريتو مريض الصا كانت خواري وحكي دوري ذرصا تلوي صدي مريضا بيري ميزانيا گوندی هەشەمێز گوندێکی دڵگیر و سەرنجڕاکێشە هەورامیانە بە ڕووی ژاوەرۆدا خۆی دەنوێنێت بە درێژایی ماوەی 7 مانگ هەوای خۆشە و دانیشتوانەکەی لە کار و فرماندان ماوەی 5 مانگیش لەناو گوندەکەدا خۆیان لە سەرما و سۆڵەی زستان دەپارێزن ئەم گوندە هەشەمێزی پێدەڵێن لە هەورامانی ژاوەرۆدا هەڵکەوتووە 40 کیلۆمەتر لە شاری سنەوە دوورە گوندێکی ئاوەدانە و 600 ماڵی تێدا دروست کراوە 1460 کەس دانیشتوانیەتی ناوی هەشەمێز لە 8 مێزەوە هاتووە مرکزی 8 داوایی بووە دانیشتوانەکەی دەڵێن لە قۆناغێکی مێژوویدا کە نازاندرێت چ سەردەمێک بووە لەناو ئەم گوندەدا شوێنێکی تایبەت بۆ کۆبوونەوەی کوێخاکان دیاری کراوە 8 مێز و کورسی تێدا جێگیر کراون ڕیشسپی ئاواییەکان هاتوونەتە ئێرە و نوێنەری هەر گوندێک لە سەریەکێک لەو کورسیانە دانیشتووە و لەوێ کۆبوونەتەوە باسی کاروباری سیاسی و کۆمەڵایەتی گوندەکان کراوە گوندەکانی ژەمانن تەختە شیان تەنگیوەر سەرهۆیە هەڵوان کەڵجۆ ئەوی هەنگ وێسەر ئاوایی هەشەمێز لە 40 کیلومتری شارسنە قەراری گرکە سەر بە بەغشداری سیروانە بەخشی سیروانە جەمعیەتی ژێر 1500 نەفەرە 600 ماڵە 250 ماڵی فەسلیە 450 ماڵی هەر نشستەی ئەگرەسە خەڵگەم ئاوایی هەشەمێزە هەم باغدارن هەم کەشاوەرزە هەم دامدارن باغداریان ئەکسەریەتی تووە فەرەنگیە و گوێزە بە شۆنەوە کەشاوەرزی مقدارێک کەمێک کەشاوەرزیان هەست بە شۆن کەشاوەرچە دامداری چیان هەست دامداری باشی چیان هەست هەشەمێز سەربەژاوەڕووی شەرقیە هەورامان بە 3 بەش تەقسیم کریاگە بەشێکی هەورامان لهۆن بەشێکی هەورامان تاخت بەشێکی بە ژاوەڕۆ شەرقی و ژاوەڕۆ غەربی ئێمە بەسەر ژاوەڕۆ شەرقی ئاسەر باستانی ناو نریاگە سەفتی ملی کریاگە بۆ گەردشگەری بۆ بەخاتە گەردشگەری مەسەڵە سەملی کریاگە ئاوە هەوای هەشەمێز هەرتا بێژی خۆشە مەسەڵەن 4 فەسڵی زۆسانی بەفری مەسەڵە بەفر ئەگری تا مەسەڵەن 5 مانگ هەر بەفرە هەشەمێز بە شۆن ئەوەی چا مەسەڵەن لە فەروەردی مانگە ئیتر بەفر نامێنێ مردم ئەڕێتە ئەم کێفگەلە مەسەڵەن بۆ کەشاوەرزی یاڕنە مەسەڵەن خانەباخ یانە زنە خانەباخەکان یان مەسەڵە هەرتاکە پاییز مەسەڵەن مهێرمانگ ئەو وەختە تێنەوە دووبارە مەنزڵ ئاواییان وەڵا سەفتی ملی بە خاتری مەسەڵە ئەوە بووگە دەرامەدی بێ بۆ ئاوای مەسەڵە گەردشگەر بین مەسەڵەن توریستگەر بین مەسەڵە لێم ئاواییە مەسەڵە بمێنەوە دەرامەدی بێ بۆ ئاوای بە شۆن ئەوەی چا مەسەڵە ئیسە ماڵێک گەگەر بیکەنەوە تا مەسەڵەن کاگڵی نەکێشن و مەسەڵەن تاریخینەوەی هەناڵە مەسەڵەن
هیچ مجاوزێکی پێ نار مەسەڵەن بۆ هیچ حەساوێک نەبوو مەسەڵە بەرق نەبوو ئاو نەبوو مەسەڵەن هین گاز ئەو مجاوزگەریە پێ ناهات. وەڵا هەشەمێز بە شتێ من ژنەفتگمە مەسەڵە ێژن ئەم هەشەمێز مەسەڵە هەش دانە ئاوایی بە دەوریا بووگەن هەشەمێز پاتەق دەم ئاوایی گەلێ بووگە زمانی مەسەڵەن ئەگە بەخسێ جەلەسێ شتێکیان بوو مەسەڵە هاتکن لە هەشەمێزا هەش دانە مێز بووگە دانریاگە مەسەڵەن جەلەسەیان ئەم هەش دانە قیخەیەم ئاوایی گەلێ هاتکن لەبانەوە هەش مێزە و دانشکردن مەسەڵەن جەلەسەیان بەرگزار کردگە بە خاتر ئەوە ناویان یاگە هەشەمێز. چوار دانە شخصیاتی دانە شخصیاتی سێ دانە پیریاتیە ئەسخاوێکمان هەست حالا ئەسخاوی وێڵە بچلە پێژن شخصێکمان هەست لە پاڵ ئاواییژن پێ سۆفیە مزە وەلی بە ناو سۆفی عەبدەڵا بووگە پیریچمان هەست مەسەڵەن پیرم حەمەمان هەست پیرم برایمان هەست پیرم یۆسوێکمان هەست ئێژن ئەمانە ئەسحابە پێغەمبەر بووگن زمانی مەسەڵە هاتکن ئەم منتەقە ئیسلام کەن مەسەڵە ئیسلامیان پیرۆزکردن لە منتەقە شەهید بووگن و لەو جێگە مەسەڵەن یاک لە ناو زیارەت ئیسا ئێژن ئەوانە ئەسحابە پێغەمبەرنەوە پیرگەلیا جا زمانی مەسەڵە دانێکمان بوو ئەو 6 سەعات 11 لە ئاوای ترەوە هاتکمەسەوە ئا لێم براوە خواردینە مەسەڵەن سەعات 11 شەو بووگە هەژگێکیان یاگە ناو ڕێگەیەک وەختی پرسیگمە لە کاوە پرسیگمە گەرەکم و هەژگەکە لاوە دانای هاتکە مەسەڵەن سەرتا باچارمەگە وتیگیە پێم ئەم هەژگە لاومەوە تاعونی یادکە بکەفێتە ناو ئاوای هەشەمێز من حتاکە ئەڕێتە پیرم هەموو پەرچینم کردگە پیرم هەموودا پیرم یۆسۆ هێن دا پیرم برای پەرچینی کردگە پیرم برایمیشدا پیرم یۆسۆ پەرچینی کردگە پیرم یۆسویشدا لێ من پەرچینی کردە بە خاترەمە ئاوە ئەو تاعونە نەکەفتە ناو ئاوای هەشەمێز ئەومە مەسەڵە موازبەتیان لە ئاوای هەشەمێزەوە کردگەوە پیرگەلیا. گەنجانی هەشەمێز بۆ فێربوونی پیشەکانی ئەمڕۆ ڕوو لە شارە گەورەکانی ئێران دەکەن دوای فێربوونی پیشەکانیان بۆ ناوچەکانی کوردەواری دەگەڕێنەوە و تواناکانیان لێرە بەکاردێنن. خەبات فەرەجی گەنجێکی ئەم گوندەیە و پیشەی وەستای دیوارە لە شاری بەندەر عەباس فێری کارەکەی بووە ئێستا لە ناو ئاوایی یەکەیەکی نیشتە جێبوون دروست دەکات ئەو شارەزایی تەواوی لە بیناسازی ئەورامان و شارستانیەتی کوردەواریدا هەیە و بێ ئەوەی لایەنی ئەندازەیی پیشەکەی فەرامۆش بکات بە پێی دەستوری بیناسازی ناوچەکە کار دەکات. زەمان و زۆڕواییوە ینی لە سنەوە 14 ساڵەییوە شڕۆم کەدەم بە کاریگەری پێ تارانی پێ شاران و ئێرانیە فرێجە شارەکە لوێنە بعد مدەد و چەند ساڵەیە شاگردیم کردن بەندەر عەباسەنە وەرو دەس و بەنایەنە بێنا بەنامێ کا حەیدەر سەعیدی مدەت و 4-5 ساڵی من شاگردش بێنە بعدە چۆنەوە 5 ساڵێرە من شروعم کردن بە کار و بەنایی ینی بە حەق و کاریگەری هەر بەناییم کردن بە حەق و کاریگەری تا چاد مایکێ فێر بێنا کار و بەنایی فێر بێنا و تەمیز کارەکە سەرنجە کارێکی بەراوردن بە عنوانەوە بەنایە معرەفی بێنەوە کارم بەنایی بە پوڵ و بەنایی کارم کردن ینی زووکێ هەڕە بێنەوە توانی بە ئیسلاح دیوارێک گۆرە بێنێ مەسەڵان جا توول و 6 سانت و 7 سانتی نەبێنێ کە درۆستشاکردێنێ بە عنوانەوە بە خاتروانەیە کە پێی سەردا و گەرمەی حفز بۆ دیوارە یانە مەسەڵەن کەمتەر جاهین و گەرمەی ئەستفادەکەرە ینی چەنی عەرزکەر و کار ڕەحەتەرەوە بێن ینی قبلەن جادۆچی و نەوێن کاورا هەر یاگی یانەکەشەنە مەسەڵان توانی بێنە ئیگە کولەن توانینە هەم توانەکەش کەنێنێ دوبارە ئستفادەچکردنی پێ دیواری جادە نەوێن وەلی ئیسا کولایە ئاوایی ینی چوار تەرەف شەرە جادە مەلۆ وە کاورا بلۆجیە یانەیە توانی کەنونەوە ماڕۆشەوە تراکتور بەرەوە بارشکەرە و بارۆچی هاڵی شاکەر و دوبارە دەردی سەر وە لە ئیسا ئاجۆرەکەی مارۆ ڕەحەت مارۆ لی کارەکەنە هاڵیش مەکەرۆنەوە زەرافەتی زەریفتر ئەنجا
توانەکە ینی زرافەت و ئانێشە ماچوو کە زەریفەن ئیسا ئی دیوارە لە حاز و گەچ و خاکی وە 5 کیسێ گەچ و خاکمەوەرە و سەرتاسەر گەچکاریشکەری گەچ و خاکشکێشی وەێ توانی بۆ فرەتەرمەوەەر و شای وا و 15 کیسێ 20 کیسی بەرەوە تا ئاتی کە دیوارە ڕاستوە بوو بەخاتۆ ئانەیە کە استفادەشتەنەمەکەرا پاجۆرە کار و سفتکاری ژێربەناوە ئەنجامژمەوە وەێ ئەگەر ئسکلتنەوە ئسکلتی فلز بۆ سەخفوچی وش بە دەست و سەخفزەنی وەژمەوە وەێ ئەگەر دیوارێ بەسلافسەی نێ 35 سانتی بۆ من ژێربەناوە مەتاو ئەنجامشدەم وەێ سەقفی ئەگەر ئسکلت بۆ فلز بۆ مەشۆ وەڵینە سەقفەکەش بریانە بتون ڕێزی کردیا بەعد چۆنوانە مکاوی سفتکاریەکەشکەویسە سیمانکاری دیوارچینی ئەیەنانچە من مەتاو ئەنجام ڕۆژێک کاکێ من کارکەم حداقل من 4 نەفەرێ تا 5 نەفەری شاگردیم گەرەکێنی کارکەرو وەێ ئەیسە چەنی عرسکەروونە من مەسەڵەن ئاوایی هەشەمێزینە هەفتەیە دەڕۆی کارمەکەر و چیگا ئی ئاغەکێ ئەیسە کارش پێمەکەر و قۆم و کەس و وێشن کرد وەرو دەست و منەنا خەریکێنێک ئیکاری ئەنجامەوە مەسەڵەن یاگایە تەریجمەلو یانۆ یوێتەری کەسیە تەریجمەلو هەر بازم فامیلی وێشەنیم یا ئیکارەکە ئەنجامەوە مردانی پی هورمانی عزیز سیادنه بننی رجا پیدری مانیه خالجا پیدری مانیه ایجابازه تخوانا حليها ومعلي بمرسل على السري ويشا الرسل على السري ويشا مرسل شينو إن جرّوا كارثة ويبني كيلان رامني جينا بينا خالمني بينا خوێندن بۆ کچانی ئاوایی تا قۆناغەکانی بنەڕەتی بەردەستە ئیدی لێرەوە واز لە خوێندن دەهێنن بەهۆی دووری گوندەکەیان لە قوتابخانەکانی ناوشار بۆ قەرەبووکردنەوەی خوێندن ڕوو لە پیشە دەستیەکان دەکەن بەشێکی زۆریان پیشەگەرن و لە ناو ئاواییدا چەندین کارگەی بچووکیان لە ناو ماڵەکاندا خستووەتە کار تابلۆ فەرش درومانی و کڵاشچنین و چەند پیشەیەکی تر لەم ئاواییەدا برەویان سندووە و قەرەبووی بێکاری کچان و ژنانی ئاوایی کردوتەوە حدود 11 ساڵی خەریک و کار و خەیاتینە جەبابێم وە فێر بێنە ئەوێت کۆلەن جە ئاوایی هەشەمێزەنە خەیاتما ئێمە بێت ئەدامەمدا بابم شغلش خەیاتی بێ منێک کە علاقەتم بێ بە دەرزبوونێ وەلێ شرایەتم نەوێ بلوشارن لە دەرزبووان و ڕاهێت دوور هەم خەیاتیم کە هەم دەرسم وانایت نەتاوان بلو دەرسەکەم ئەدامە بەو ئەمانی شغل و خەیاتیم گرت من 11 ساڵی خەیاتی کەرینێ شاگردێم بێنێ فرەکەسی لام وە فێری بینی ئێسێچە فرەکەسی هەنێ لام وە ئەویش وێم شاگردیە کە وێم زۆر ڕۆی وەلۆ بابێم وە بێنایتە شاگردین فێر بێنایت تا ئەنجای وێ شاگردیان درآمد شغل خیاطی
فرە خاسن شکر پێ خۆی خاسن چۆن ئایسە 4-5 شاگردێم هەنێ هەرکان بەنەوە وشە خەیاتی مەکەرا زەحمەت و وێشە تەحوێڵ مەگیرە خۆ خاسن شکر لباس چنانەوەی دروست مەکەم کوردی دروست مەکەم سەقزی دروست مەکەم لباسی قەدیم ژەنانە چیندار بەنامی چیندای دروست مەکەرم ماکسی دروست مەکەرم سوخما ساڵتە کلیان کووە ئینانە کلیان دروست مەکەم لباس کوردی حفظ بیان چون ئێمە کوردین می هەر کوردایەتی مامەنن لباس کوردی ئەسان لباس فارسی وجود ژنیان چێگە هیچکە لباس فارسی نمەکەڕ بەرش کلان بیان کوردی هەم مەراسمەنە هەم یانەنا کلان کوردین ئەینە 4-5 ساڵ خەریک و کار و تابلۆفەرشی نالوین لۆک ناچی میمیم نزیک و مانگە چاگە فێرە بیانی وەختێ بێکارە بنێتر معرەفی شاکەردا باشناکیشە ئاوردە شاپێم ئیتر چاوختویم لاش بۆ مارو ئیتر پێ وەختی بێکاری قەشەنگەنە هەزینەش کە منوەلێ هەر خاسە وەڵای شاگردی نەکە لوانی لاژ نیشتانە تەماشۆ دەستیشکردنی فێرە بیانی تر وێ ماوردم هەروەر سەرونەکی وێم وە فێرە بیا وەڵندانەکەم کەمیە دیر تەمام کردەوە لێ تر هەروەرە فێرە بیان تایساوە وێم 6-7 دانێم وەشکردن تابلۆفەرشی گۆرۆ میتلێ دەرامەندەکەشا باشن گۆرەکی گرانتەرینی میتلەکی ئەرزانتەرینی باشن ویم شاگردێکم پێ نەفێرم کردینە قاڵێسە نزیک و 100 نەفەری خەریکنێ تابلۆفەرشە وەژمەکەرە ئەیسە ڕۆیە کارەوە بۆ مەتاوی بلی کارەکە کەری بای وای ڕووەکەەوە جەقاڵێکی کەری هیچ زەرەر هێژ نییە بنیاممە تۆ کارەکەش ڕۆیەکەڕنە بێوەکەڕ من وێم دەرزم وەنەن تابلۆفەرشێکم بینە کار و دەشتێک مەکارم و بازم هەر هەنا ئەینە مانگیان من خەریکوی تابلۆفەرشینە 86 ڕەنگێنە جا 146 دەسێنە قەراردادش مانگونی مێنینە من مانگێن خەریکشەنا مانگێ تەرەوش تەمامەکە و کاریچی و مابیێن نەتاوانم سەرشۆ بنیشو ئاوای هەشەمێزنە شەرایەت و دامە تەحسیل شار فقط تاکە لازم نیتر چۆتمە مەشۆ بلانێ کورسان دەرز بووە ناو نمە تاوە بلا دوورە ناگەجە ئیتر ما تابلۆفەرش وەشکردە و گجی چنیە و کلاش چنیەوە تر چی کاران مەلم مەری وەڵا مەلم دەشتە کارمەکەرم مەمیە وەختێک ئێڵی مازووجیا ڕۆیە دوی ڕووی مەلم کارەکە مامەکەرم مەمیە شروعمەکاری وە بە قاڵێک ئێسای تابلۆفەرشێ من خەریکە ناوەشمەکار و قیمەت و 550,000 ما بە من نمەزان و چۆلا قیمەتی چنگە بۆەوەی گرانتەر مۆرەشاش دووە یەرەتمەنیە مۆرەشاش گوندی هەشەمێز کارگەیەکی دارتاشی تێدایە ئامێرەکانی ڕنگ و بۆی کۆتاییەکانی سەدەی 20یان هەڵگرتووە خاوەنەکەشی وەکو قارەمانێکی دوای جەنگی دووەمی جیهانی دەدوێت کۆمەڵێک حکایەتی کورد و چێژبەخشی لە یادەوەریدا هەڵگرتووە و بە شێوەزاری هەورامی هێدی بۆمان دەدوێت ئی ئەسپاوێمانە یاگەێنە دەدەگا ئەوەی هەنگینە چەماخۆت پێی وەسایلانە ئامە مێوە من لیوانی ئینێمە ئەسێ وەوێم نەجاری نەزانێنێ کوڕێ هەن بە نام و مەحموم مؤمنی بابەش نەجار بێ بیان وێش هەن نەجارن ئێمە بیمێ بە شەریک و من لاو ئاوە فێرویانی ئا زەمانە قوربانە بوو ئا زەمانە ئی وەسیری هەن نەویێنێ مردم بە چەم نەدیێنێش بە ئەڕەدەسی و بە ترێشتە و بە ئەسکەنە چێوێ هەن پەنەژماچە ئەسکەنە ئێمە هەنماچیگە ئەوەتە پانانە کارشاکردن ئیتە چێوانێشا وەشکردنی ئەسرەن ینی ئیسە من ئەگەر ئی وەسایلێنەوە هەن نمەزان و هیچ وەشکرد و وەلی ئانێ هیچ چێشانە وێن وەسیلە چێشانە وێن ئاڭە ماهێری بێن و ئاڭە ئەوسا بێنێ بەدەست بە ئەڕەدەسی و بەم ئەڕێ دووەدەسی دووەنەفەری ئاڕواشە ئاوردنەرە ئێمە ئیسا ئاپات دەستگێت سەعاتێ 100 دانێ ئاوارێ مەسەڵەن ئاڵوارێ من مارورە وەلیکەن ئاوەختە بە ئەڕێ دوودەسی 2 میتری درێژ بێنە ڕەکە یۆ چی فتەرەوەکێشانش یۆ چۆ سەرەوەکێشانش پانەنە تەختەشە ئاوردنەرە و ئاڵواشە ئاوردنەرە ئیتر ئی شێوێکیانە وەشکردێنێ شێوەی هەچ کەس نەدیێنێش نەجاری ئاوەختەیە ئی وەتاریشانە نەدیێنێ دوێرێ گلێ دەستگایمە ئاوردنی ورەتێنێمە قەبلەن جادە نەوێ بەلۆسێ ئاوردنێمە مردم و دەگای ئامێنی یاردەیمە دارومارمە بەسەن و بە دوویە ڕێ ئاوردنیمە وەلیکان ئی دەستگا ئاخرینەی تر جاڵە کێشیان پێی ئاواییەکان ئێمە بە ماشین ئاوردنیمە ئەی یاگێ
قەدیم مردم ئەرتم کردی مردم نەزانێ بلۆ شارە مەسەڵەن بەرەی فرمیە دروستکەرەوە یا چێوانی هەر دەگانە وەشکردێ چێ و دەرو پەنجەرە قورسین بێشکی مێز و سەنداڵی ئینەی هەر دەگانە وەشکردێ مردم نەزانێ بلۆ شار و نەلێنێ و ئەو وەختە دەگانە ئانانە وەشکردێنێ گەچی وەشکردێنێ ئاچەوە یا لازم و مردمی وێژ بیا وەریکان ئیتر ئیسە کاروبار و نەجاری مردم مەسەڵەن تایە بەرە مەسانۆ بە 500,000 تمەنێ یا 1,700,000 شارە مەسەڵەن ئیسا مردم پێی جۆرە شێوانە هین نمەکەرەوە نەجاریەکەی مەچ فرم و دێهاتین ئافرمێ یاکێ چونکە دەستگا و هینیمان نیەنە دەستگا و چەسبی پرسمان نیەن ئێمە هەر ئا کەسەی پەنەشاواتێمێ بە وەسیلۆ 12 دانێک گیران ئێمە تەرەف و وەختێ جەهەت و سازندگی بێ نەجارێ ڕۆساییە بەردەمێ شاجە کامیاران ئامۆزشگایشا وەشەکردێ بۆ چنگە دانی مەرەبیێشە ئاوردێ بێنێ چاگەت دەم و دەستگای فرە و ئەرز بۆ چاگە مەرەبیەکە واتش بە وەسیلۆ 12 دانێک گیران مەتاو دەشمێج بەرێ مەسەڵەن تایە بەرە پرسش کردێ ئەو 15 دقیقەیە چون بە حرارەت و بەرقی و گەرمای وشکژمەکەڕۆ وێرەگە بەریە مەسەڵەن وزە لێ ئاپرسیە سوحەنە بۆ کەرەشەوە هەر سەوانەیە پرس بیان وەلی ئیسە کولەن مردم شنۆ چیوی باشی مەگەڕونەوە نەمەنن کاروبار و ئیگەیە دەردە نموەڕۆی تر فایدێوەش نییەن چێ و گران بێن و مشتری نییەن و پاییزێ تا وەهارێ سەر و کەژاوەردی بەرەی چێ کارکردن بێ مەسەران مردم نۆبەن یەن مێرە پێ مردمی ئیسە نییەن ئانەنەها ئەردم کردی چڵوچە و گران بێن و جعبە و چێ و ئینێکێ بازارشان نەمەنن ئیتر ئیسە وەڵاهی کارەکە شل و شواڵن کار نییەن و کاسبی نییەن و ئاپاسە ئیتر میش کاروچوون نەوە و مەگەر کارێ لازم بۆ یام هەرمانێ سۆکە چێوێ بەو گوننشینانی هەورامان ژیانیان ناوێتەیەکە لە قۆناغەکانی ڕابردوو لەگەڵ ژیانی ئەم سەردەمەدا پێیەکیان لە ناو ڕابردوودایە و پێیەکەی تریان لە ناو ژیان و گوزەرانی ئێستادایە ئەوان لەگەڵەوەی کشت و کاڵ و پیشەگەری بەشێکی کاتەکانیان دەبات هاوکات خۆش گوزەرانی ئەم سەردەمەشیان لە یاد نەکردووە و لەزەت لە هەردوو قۆناغەکە دەبن.